سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پورتێتان دەکەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەمان داباز لە نەبوونی هەیکەلی ئیداری و ژمێرایی دەکەین لە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم بۆچی تاکو ئێستا ئەنجومەنەکانی هەرێمی کوردستان هەیکەلی ئیداری و ژمێراریان نییە؟ تا چەند نەبوونی هەیکەلی ئیداری و ژمێراری گرفتی بۆ ئەنجومەنی پارێزگاکان دروست کردووە؟ چارەسەر بۆ ئەم گرفتە لە ئەنجومەنی پارێزگاکاندا چییە؟ وەڵامی ئەم پرسیارانە لای میوانەکانمە. دیارە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بە پێی یاسای ژمارە 30 ساڵی 2009 بڵین دروست بووە و ئەم یاسایە لە پەرلەمان پەسەند کراوە و بە پێی هەر بە پێی یاساکەش هەر ئەنجومەنێک لە ئەنجومەنەکان پێویستە یەکەیەکی ژمێریاری سەربەخۆی خۆی و هەیکەلی ڕێخستنی ئیداری خۆی هەبێت دوای دروستبوونی ئەنجومەنەکان و ئێمە بەنسبەت ئەنجومەنی پارێزگای سلێمانی دوای دەست بەکاربوونمان لەم خولی ئەنجومەنەیە و لیژنەیەک لە ئەنجومەن پێک هات کە ئەو کاتە خۆشم بڵین ئەندامی ئەو لیژنەیە بووم بۆ دروستکردنی هەیکەلی ڕێخستنی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئێمە خۆشبەختانە لە ماوەی کەمە هەیکەلی ڕێخستنی ئەنجومەنەکەمان دروست کرد و هەیکەلەکە لە ناو پەیڕەوەکەشە تەسبیتمان کردووە. ئێمە وەکو خۆمان پەیڕەوەکەمان پەسەند کردووە کە هەیکەلی ڕێخستنەکەشی تایە، بەڵام بە پێی یاسا و ڕێنمایەکان ئەم هەیکەلی ڕێخستنە بێ لەگەڵ لە وەزارەتی دارایی پەسەند کرێ. دوای ئەوەی ئێمە بە هەمان شێوە لیژنەیەکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە هەر بەندەش لەو لیژنەیە بوو سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد. ئەمە لە ساڵی 2000 و تقریباً لە 2015 پێش بووبرە پێشەوەی پەرلەمان لە کارەکانی ڕابگیرێ سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد، سەردانی لیژنەی پەیوەندیەکانی پەرلەمان و لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان. ئێمە هەم لێرە وەکو لیژنەی دارایی هەم وەکو پەیوەندیەکان کە من لە هەردوو لیژنەکە بووم سەردانیانمان کرد. ئەوەی کە دارایی مەبەستی سەرەکیمان لە لیژنەی دارایی بۆ ئەوە بوو کە هەم هاوکاری پشتیوانمان بن ئەو لیژنانەی پەرلەمان بۆی بتوانین بە هەماهەنگی وەزارەتی دارایی ڕەزامەند بێت لەسەر پەسەندکردنی هەیکەلی ڕێخستن و یەکەی ژمێریاری بۆ ئەنجومەنی پارێزگاکان کە ئێمە بۆ پارێزگای سلێمانی چوو بووین. دوای کۆبوونەوەمان لەگەڵ لیژنەی دارایی و لیژنەی پەیوەندیەکانی پەرلەمان خۆشبەختانە ئەوانی بە نووسراوی پشتیوانی پژگیریان کردین بۆ وەزارەتی دارایی، بەڵام بەداخە وەزارەتی دارایی تا ئێستا نەوەڵامی داوینێتەوە نە ئەو نووسراوانەی خۆمان کردومانە نە ئەوەی کە پەرلەمان ئاراسی وەزارەتی دارایی کرد پەسەند نەکراوە بۆی کە ڕەزامنە بن لەسەرکردنەوە یەکەی ژمێریاری و هەیکەلی ڕێخستنی ئیداری ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم بەگشتی. پێم وایە هەیکەلی ڕێخستن بۆ فەرمانگەیەکیش پێویستە، نەک بۆ مەسەلەن ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان کە بەرزترین دەسەڵاتی چاودێری و بەدواداچوونە لە سنووری پارێزگاکانی جنە هەموو فەرمانگەیەک هەیکەلی ڕێخستنی خۆیە بەداخەوە کە تا ئێستا یعنی حکوومەت یا وەزارەتی دارایی ڕەزامەندی نەداوە لەسەر پەسەندکردنی هەیکەلی ڕێخستنی یا هەیکەلی ئیداری ئەنجومەنی پارێزگاکان. زۆریش بە دوواداچوونمان کردەوە بەردەوام لیژنەی پەیوەندیەکان بۆ هەیکەلی ڕێخستن و لیژنەی داراییش بۆ مەبەستی یەکەی ژمێریاری و هەر لە پێم وایە لە دەیەکی ئەم ساڵ 2007 بوو ئێمە لە هەولێر هەر سێ سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم بەنێونەتی پارێزگای هەڵەبجەیش ئامادەبوونی ئەوانی ئێمە کۆبوونەوەی هەر سێ سەرۆکایەتیەکەمان کرد و یاداشتێکمان دا بە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان و هەر لەوێش جگە لەوەی کە ئێمە داکوچی و پێداگری و جەختمان کردەوە لەسەرەوەی کە سیستەمی پاشەکەوتی موچە نەمێنێ و ئەو پاشەکەوتی موچەیە کۆمەڵێ بابەتمان داوا کرد کە بۆ ئەوەی هاوڵاتیان یا فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم بتوانین قەرزە بچووکەکانی حکوومەت لە ڕێی پاشەکەوتەکەیان بدەنەوە. لەگەڵ ئەمانەشان لە هەمان نووسراوی یاداشتا ئێمە هەمومان کۆک بووین لەسەرەوەی کە هەرسێ سەرۆکایەتی و بە نوێنەراتی پارێزگای هەڵەبجەش واژۆمان لەسەر کرد کە داوامان کردەوە جارێکی تر جەختمان کردەوە بۆ یەکەی ژمێریاری و هەروەها هەیکەلی ڕێخستنی ئەنجومەنی پارێزگاکان پەسەند کرێ بەداخەوە تا ئێستا وەڵامی ئەو نووسراوەشمان وەرنەگرتووە. دیارە ئەنجومەنی پارێزگاکان وەکو لە مادەی 5 بەڕاستی پێناسەی کردووە لە یاسای ژمارە 30 ساڵی 2009 بە ئاشکرا ئاماژە بۆ داوە کە ئەمە دەستەیەکە یاخود بڵێن ئەنجومەنێکە هەڵبژێراوە و هەروەها نوێنەرایەتی ئەو ناوچەیەکە کە یان ئەو وەحدە ئیداریەکە لە ڕووی کارگێڕە پێوترێکی کارگێڕی پارێزگاکەکە
ئەمە ئەبێ بە حقیقە دێمەگەر تەماشا بکەین هەیکەلیەتی ئیداری ئەلفوبێ ئیشی کارگێڕیە لە دامەزراوەکانی دەوڵەتە وەکو چۆن ئەڵێن ئینسان ئەگەر تەماشاکەین مرۆڤێک پەیکەری لەشی تەواو نەبێ ناتوانین بڵین مرۆڤێکی دروست و سالیمە لە هەمان کاتیشا ئەگەر دامەزراوێکی دەوڵەت مؤسسەیەکی دەوڵەت لە ڕووی ئیداریەوە بە لایەنی ئەلفەبێ ئەوەی کە پێ ئەوترێ ئەلفوبێ ئیداری ئەبێ هەیکەلیەتێکی مەزبوطی هەبێ ئەم هەیکەلیەتە چ لە ڕووی کارگێڕێەوە و هەروەها چ لە ڕووی ژمێریارەوە ئەگەر نا ئەو کاتێمە لە بەرامبەر مؤسسە نین بەڵکو لە بەرامبەر ئەوەیان کە حاڵەتێکی پێ ئەوترێ فەوزای ئیداری لە بەڕێوەبردن و لە کاری کارگێڕیدا حقیقەتەن ئەوەی کە من بە دوواداچوونم بۆ کردووە و وەکو مامۆستایەک لە بواری کارگێڕیە دەرسوانم بە خوێندکاران و تۆتەوە ئەوم بۆ دەرکەوتووە کە خەمساردێکی گەورە هەیە لەلایەن حکوومەتەوە بە تایبەتی لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە پاژەوەی کە بیستومەوە متابعەم کردووە کە پرۆژەیەک تەقدیم کراوە چەندین جار بۆ ئەوەی کەوا ئەو هەیکەلێتە دابنرێ دیاری بکرێ بەڵام تاکو ئێستا وجودی نییە ئەو هەیکەلێتە ئەمەش بۆ چییە ئەوەی لە خوێنرێتەوە حقیقەتەن ئەگەر بە وردی لێ بکۆڵینەوە ئەوەی لە خوێنرێتەوە کە لەگەڵ وجودی ئەنجومەنی پارێزگاکانە ئەنجومەنی وەزیران کێشەی هەیە یاخود دەسەڵاتی ڕاپەڕاندن لە وڵاتی خۆمانە لەگەڵ هەر دەسەڵاتێکی تر کێشەی هەیە کە حەد و سنوورێک دابنا بۆ دەسەڵاتەکانی ئەم ئەوەش کە دەسەڵات و سنوورێکدا ئەناو ئەنجومەنێکە و حکوومەتێکی خۆجیە لە ناو پارێزگاکە ئەنجومەنی پارێزگاکانە بۆی لەگەڵ ئەمەدا بەڕاستی ئەم گرفتە دروست بووەوە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەسا وەڵامی نەداوەتەوە ئەمە خاڵێکی گرنگە بە حقیقەتەن کە لێ خوێنرێتەوە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان جددینیە لەم مەسئلەیەوە هەروەها بە هەر شێوەیەک بێ ئەوە هەوڵی ئەوە ئەدەنکەوە قەتیسی دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگاکان بکەن لە کاتێکا دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان بە یاسای ژمارە 30 ساڵی 2009 ڕێکخراوە و هەروەها ئەم یاسایە لە لایەن زۆرینەی هەرە زۆری ئەندامانی پەرلەمانی کوردستان و کاتی خۆدانراوە لەگەڵ ئەو تێبینە زۆرانشی کە لەسەر یاساکە هەیە بەڵام ئاماژەی بەوە داوە کە ئەمە ئەبێ پەیکەربەندێکی هەبێ و هەروەها وەحدەیەکی یاخود یەکەیەکی سربەخۆی مالی و هەروەها ئیداریشی هەبێ لەلایەکی دیکەشەوە ئەمە من وای لێ تێئەگەم بەڕاستی لەگەڵ ئەوەی کە لەگەڵ ئەو ئیستیقلالیەتەدانین لەگەڵ ئەوەشدا بە هەمان شێوە ئەنجومەنی پارێزگاکان بە کارێکی سەربارخرا و زیادە ئەزانن بۆ ئێستای هەرێمی کوردستانی عێراق هەتا تۆ ئەگەر تەماشا بکەی لە ئەوەی لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆکیشا هەر ئەنجومەنی پارێزگاکانن بەڵام پارە و بوجە و ماڵیات و ئەوانەی کە بۆیان دابین ئەکرێ و ئەوە ئەکرێ بەڕاستی فەرق و جیاوازێکی زۆری هەیە بۆ نمونە لەو خەرجاتانەی کە ئەنجومەنی پارێزگای دهۆک ئەیکا و هەروەها لەوەی کە لە سلێمانی ئەیکا زۆر فەرقێکی واضح ئەبینرێکە من لە ڕووی یاسایە بەڕاستی نائەدالەتیە و ناموساوات دروستەکە و هەروەها خودی یاساکەش ئەمەی پێڕەوانیە بەڵام دەسەڵاتی ڕاپەڕاندن لە وڵاتی خۆمانە لەم حاڵەتەدا بەڕاستی کەم تەرخەمە هەموو دامەزراوەیە کە دروستە بێ پێویستە پێش دەست بەکاربوونی میلاکات و هەیکەلی ئیداری و بودجە و داراییەکەی خۆی دیاری بکات یاسای پارێزگاکان لە چەند مادە و بڕگەیەکدا دەسەڵاتی داوە بە ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان کە بودجەی سربەخۆی خۆیانیان هەبێ و میلاکاتی تایبەت بە خۆیانیان هەبێ و هەیکەلێکی ئیداریان هەبێ ئێمە لە سەرەتای ساڵی 2015 لە دووەم کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگادا هەیکەلێکی ئیداریمان بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی پەسەند کرد و داوامان کرد لە ئەنجومەنی وەزیران داراییەکی سربەخۆمان پێ بدا و میلاکاتی تایبەت بە خۆمانمان هەبێ و لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و دهۆک تەنسیقمان کرد پێکەوە هەیکەلێکی ئیداری موحەدمان دروست کرد میلاکاتی پێویستمان بۆ دیاری کرد دامانە ئەنجومەنی وەزیران بەڵام ئەوە زیاتر لە 3 ساڵە ئەنجومەنی وەزیران یاساشکێنی دەکا یاسای پارێزگاکان جێبەجێ ناکا کە مادەی چلی یاسای پارێزگاکان دەڵێت ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان پابەندن بە جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە ئەمە ئەتوانم بڵێم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەنجومەنی وەزیران کە دەسەڵاتێکی مەرکەزی تەواویان هەیە ئەیانەوێت دەسەڵات لە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی تەواو مەرکەزی بێ نایانەوێت ئەنجومەنی پارێزگاکان چالاکی و فعالیەتێکی زیاتریان هەبێ چونکە ئەوان لەوە ئەترسن یاخود وا ئەزانن دەسەڵاتەکانیان لێ ئەسەنرێتەوە کە بەداخەوە یەکێک لە سیستەمە
باشەکان سیستەمی لامەرکەزیە. ئێمە لامەرکەزیەتی پارێزگاکانمان هەیە، بەڵام ئەنجومەنی وەزیران دژایەتی لامەرکەزیەتی پارێزگاکانەکە بەوەی کە ئەو دەسەڵاتانەی یاسای پارێزگاکان بە ئێمەی داوە ئەنجومەنی وەزیران ئامادە نییە جێبەجێ بکە و ئەو پێداویستیانەی کە بۆ ئەنجومەنی پارێزگاکان گرنگە و بۆ باشتر بەڕێوەبردننی ئیشوکارەکان گرنگە، پێویستە بە زووترین کات ئەنجومەنی وەزیران ئەو دەسەڵاتە بدا بە ئەنجومەنی پارێزگاکان، بەڵام تا ئێسش ڕێگری لێ دەکرێت و پەسەند نەکراوە. لە ئێستادا 20 وڵات لە گەورە وڵاتەکانی دنیا کە وڵاتی زۆر پێشکەوتون وڵاتی دیموکراتین لە 140 ژمارەی دانیشتوانی هەموو جیهان لە ناو ئەو 20 وڵاتە دەژین، سیستەمی لامەرکەزی پەیڕەو دەکەن و بێگوێدانە هیچ بابەتێک. بەڵام ئەنجومەنی وەزیرانی ئێمە سیستەمی تەواو مەرکەزی پەیڕەو دەکا و نایەوێت ئەنجومەنی پارێزگاکان وجودیان هەبێت. چەندین پرۆژە پێشنیازمان داوە بە ئەنجومەنی وەزیران، پرۆژەی باشترکردن و هەڵگرتنی سیستەمی پاشەکەوتی موچە و باشکردنی سیستەمی موچە، پرۆژەی لامەرکەزیەتی ئیداری و دارایی داوانەتە ئەنجومەنی وەزیران. تا ئێستا ئەنجومەنی وەزیران یەک پرۆژە لە پرۆژەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و دهۆکی پەسەند نەکردووە کە ئەمە بەڵێ ترسە لە لامەرکەزیەت، ترسە لە دەستدانی دەسەڵاتەکان کە ئەمە پێشەوانەکەی ڕاستە. بۆ ئەوەی دادپەروەری بەرجەستە بێ، بۆ ئەوەی هاوڵات شارەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئاسۆیی گەشە بکەن، بۆ ئەوەی بودجە و میزانی ئەم وڵاتە خێروبێری ئەم وڵاتە بە دادپەروەری دابش بکرێ بۆ شارەکان بە پێی ژمارەی دانیشتوان هەموو شارەکان پێکەوە گەشە بکەن، پێویستمان بە جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی هەیە، بەڵام ئەنجومەنی وەزیران لەم بابەتەشە هەڕێگرە. ئەنجومەنی پارێزگاکان لەسەر بنەمای یاسای ژمارە 3 ساڵی 2009 کە دامەزراون و پێشتر ئەنجومەنەکان هەبوون. یەکێ لە گەورەترین کێشەکانی ئەنجومەنەکانەوەی کە خۆت و هەیکەلی ئیداری و ژمێریاری نییە، ئەمە پێویستی بە فەرمانێکی وزاری هەیە و ئێمە لە ئەنجومەنی خۆمانەوە من دڵێم لە ئەنجومەنەکانی تری هەولێر و دهۆکی شەمان ئەنجومەنەکان ئەم هەیکەلە ژمێریاری و ئیداریەمان ناردۆ بۆ ئەنجومەنی وەزیران، بەڵام تا ئێستا فەرمانی وەزاری بۆ دەرنچوە چاوەڕوانی ئەو فەرماناکی. من پێم وایە بوونی ئەنجومەنەکان بۆ هەرێمی کوردستان ئەنجومەنی پارێزگاکان ضرورەتیانی و حکوومەت هێرم با شتێکی گرنگ و ضروری نازانێ و ئەمە پەیوەندی بە تێگەشتنی لایەنە سیاسیەکانی ناو حکوومەت هێرمی کوردستان و هەیە بۆ حکوومەتی لامەرکەزی یاخود مەسەلەن حکوومەتی خۆجیایی. من پێم وایە زۆرتر پەیوەندی بەوە هەبێ بۆ تا بە شێوەیە لە شێوەکان ئەنجومەنەکان سەر بە پارێزگاکان کە بە پێچوانە ئەوە پارێزگاکان سەر بە ئەنجومەنەکان بن. بەپێی ئەو دەسەڵات و کەیفێتی ئێسەی هەیە بەڕێی من نەخێ هیچ گرنگێکی ئەنجومەنەکان چونکە ئەنجومەنەکان لە هەیکەلی ئیداری پارێزگاکان دەربکەیت و بخێتە شوێنەکەشی خۆی لە مۆزوعی ئیداری ناگۆڕێ. بۆ نمونە دانانی پارێزگارەکان لە دەسەڵاتی ئەنجومەنەکانە، دانانی بەڕێوەبەری ناحیە و قایمقامەکان و لادانیان لە دەسەڵاتی ئەنجومەنەکانە، بەڵام لە هەردوو طرف لە سنووری ئیداری بڵین ئەو سنوورەکێکی نیشتمانی کوردستان تیاواڵە دەست یاخود پارتی دیموکراتی کوردستان شپە تیاواڵە دەسە ئەم کارانەیەکەن لادان و دانانی قایمقام و مدیر ناحیەکانەکەن و هیچ کارمەشە پێویستیان بۆ نەی لێچ کاتێکا بکەڕێنەوە بۆ ئەنجومەنەکان. ئێمە لە بڵین وەکو دەسەڵاتێکی چاودێری بەرسین دەسەڵاتی چاودێرین لە پارێزگای سلێمانیە و ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی دانان و لادانی پارێزگار و جێگرەکان و بەڕێوەبەری گشتی و هەروەها قایمقام و بەڕێوەبەری ناحیەکانیشە کەواتە ئەمە بەرسرین دەسەڵاتە. بەڵام لەگەڵ ئەمەیە هاتوون مەسەلەن جارێکی تر مەسەلەن هەم ئێمە هەم لە ڕێگەی پارێزگاوە بەسر بۆم بابەتی نەسرێ و واتە پێشینەی بۆ ئەنجومەنی پارێزگاکان و هەروە بۆ فەرمانبەرانیش بەسراونەتەوە بۆ وەزارەتی ناخۆ پارێزگاکانەوە بۆی مەسەلەن لە ئێستا چی ئێمە کارمەندمان هەیە، یعنی هەمووی کارمەندەکانمان زۆربەیان هەمووی لە هەموویان کارمەندی پارێزگای سلێمانین و من پێشتریش چەند جارێک ئاماژەم پێ کردووە خۆشش نییە ئەوەندە دووبارەیکەینەوە. ئێمە لەبەرەوە یەکەی ژمێریاری سەر بەخۆمان نەبوو 6 مانگ دینارێکمان لە محافەزە و لە گەنجینەکان و لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم وەرنەگرت لە ساڵی ئەم ساڵە 6 مانگ لەبەرەوە یەکەی ژمێریاریمان نەبوو. ئێمە نەمانتوانی دینارێک لە حکوومەتی هەرێم وەرگین لەبەرەوەی ئەو سلفانەی کە ئێمە ئەیکەینەوە پێویستە ئەو خەرجیانی خۆمان کە یەکەین دەبێت جاری چ بچێتەوە بەردەم لیژنەکانی لە پارێزگای سلێمانی بچێتەوە بەردەم وردبینی لە پارێزگا جاری چ بچێتەوە بەردەمی گەنجینەکان. ئەمە کۆمەڵی ڕۆتین و ڕێگری دروست کرد بۆ مای ئەوەی کە 6 مانگ نەمانتوانی هیچ بڕەپارەیەک وەرگین وەکو سلفە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی. یعنی سربەخۆنین هەم لە
هەیکەلی ڕێخستنەوە هەم لە یەکەی ژمێریاریە کە سەر بەخۆش نەبووی بە دڵنیای گرفتی بۆ دروستە بێت دەبێت چاوەڕێ بکەی بەشی وردبینی یا ژمێریاری پارێزگای سلێمانی کارەکانت بۆ ئەنجامدا ئەوانیش ینی مەسەلەوە نییە کەم تەرخەبن بەشی ژمێریە یا وردبینی لەبەرەی ئەوانیش کاری هەموو قایم قامێتەکان و ناحەکان و بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و فەرمانگەکانیان لەسەرەوەی ئێمەش یەچێتە سەر کارەکان یەک وەسڵ دوا بکەوێت لە یەکێ لەو فەرمانگانەیە یەک وەسڵ ینی لە ڕووی ڕێنماییەوە تەواو نەبێ ئەبێتە هۆی دواکەوتنی کارەکەی ئەمەش ئەمە بەدڵنیایی بۆتە ڕێگرێکی زۆر گەورە لە بەردەم کاری ژمێریاری ئەنجومەنی پارێزگایە لەژێر ڕەحمی ئەوانانین و 6 مانگیش نەسرێمان وەرنەگرتی چیشمان وەرنەگرت لەگەڵ سوپاس و دەستخۆشین بۆ هەموو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کەوان هیچ کامێک هیچ ئەندامێک هیچ لیژنەیەک کارەکانی خۆی ڕانەگرێت و بە بەردەوامی کار و ئیشەکانی خۆیان ڕاپەڕاندووە کە ئەمە ئێمە یاین دەسەڵاتی پارێزگاریش نیانەوە نییە بڵێ خوانەخواستا پارێزگار ئەوانەی ڕابردووە یا ئەوانەی ئیسەکەم تەخەموو بێتن نە پێویستی بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داراییەکەم ینی پەسەند نەکردنەکە هۆکارەکەی لای ئەوانە نەک پارێزگار ئەجینا ئێمە هەر حاڵەتێک کە پێویستمان بێ ئەگەر پارێزگار لە دەسەڵاتە بێ یا دەرفەتیە بێ بە دڵنیایی هاوکار و پشتیوانن. بە تەکیدی ئەنجومەنی پارێزگاکان وەک پێم وتی ئەگەر موسسە بێ هیچ مانایەک بۆ موسسە بوون نامێنێتەوە لە کاتێکا کە چاوی لەوە بێ پارێزگار مۆزەفی بۆ تەعینکە پارێزگار بۆ نمونە ئیفادی مۆزەفەکانی بکە ئەگەر زەرور بوو پارێزگار جاریوە هەندێک مەسروفاتی بەسیط هەیە ئەو مەسروفاتان ئەبێ چاوەڕێ بکەن بە فلتەری پارێزگایە داوا بکرێ و هەروەها پلە بەرزکردنەوەی فەرمانبەرەکانیشی بە هەمان شێوەکە لە یاسای ژمارە 3 ئاماژەی پێکراوە لە ڕێگەی ئەوانەوە بڕاوان ئەوە بکرێ بۆ وەزارەتی ناوخۆ ئەمە وەک پێم وتی بێ ئەرزشکردن و بێ قەدرزانینی ئەم ئەنجومەنانەیە ئەنجومەنی پارێزگاکانە و هەروەها من لام سەیرە بەڕاستی ئەنجومەنی پارێزگاکان خۆیان تا ئێستا ئەویان قبول کردووە و حقیقەتەن ئەمە بۆ خۆی ئەبێ ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بە جددی کار بۆ ئەمە بکەن کەوا کار لەسەرەوە بکرێ حکوومەتی هەرێم چیتر لەمە دەستیان پێنەکە و هەروەها ئەو جوودە باشیشی کە کردویانە بەڕاستی سەر بگرێت چونکەوە گوتم ئەمە موسسە نییە ئەگەر تۆ هەیکەلێت و پەیکەربەندیەکرد نەبێ ئەم پەیکەربەندیەش کارێکی وان داناوە کە هیچ لەگەڵ ئیستیقلالیەتی ئەم ئەنجومەنانەیە ناگونجێت ئێمە باسی ئیستیقلالێتەکەین باسی سربەخۆیەکەین کە باسی سربەخۆیشەکەین ئەڵێ لە ڕووی دارایی و لە ڕووی مالی و لە ڕووی هەیکەلێتەوە سربەخۆیە باش لە چی سربەخۆیە لە حکوومەتی هەرێمی کوردستان سربەخۆیە واتە لە دەسەڵاتی ڕاپەڕاندن سربەخۆیە بەڵام لە ڕووی واقعیەوە هیچ وانە بە هیچ شێوەیەک لە ڕووی واقعیەوە گەر تەماشا بکەین سیمای سربەخۆبوونی پێوە دیار نییە لە کاتێکا تۆ پارێزگار ڕێزمان بۆ مانسەبەکەی هەر کەسێک بۆ هەر بە ڕێزێک بێ بەڵام ئەنجومەنی پارێزگا داگەنێ و هەروەها پارێزگار چاودێری ئەکرێت لەلایەن ئەنجومەنی پارێزگارەوە یعنی ئەتوانرێ بە زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا لەسەر کار لا ببرێ باشە پارێزگارێک کە تۆ دادناوە ئەبێ ئەو مەسەلەن چاود لەو بێکەوە بۆ نمونە کارەکانی تۆ بەڕێوەبەرێ و هەروە داواکارەکانی تۆ بەڕێوەبەرێ ئەمە گرفتێکی زۆری بۆ دروستکردون بەڕاستی بۆ ئەنجومەنی پارێزگاکان حکوومەتی هەرێمی کوردستانیش تا ئێستا بە بێبایەخانە سەیری ئەم بابەتەکە بۆ نمونە ئەنجومەنی پارێزگاکان کە ئەو دەسەڵاتیان نەبێ لە هەمان کاتیشا لایەنی جدی نابینی لە ئیشەکانیانە و هەروەها ناشبینی کە ئەو ئەهەمیەتە هەبێ لە کاروبارەکانیانە بۆ نمونە لە لێپرسینەوەدا لە محاسبەکردنە لەوەدا لە زۆر شتا ئەگەری و تەگەریان زۆر بۆ دروستەکرێ یەکێک لەو تەگەرە گرنگانە ئەوەیە کە ئەم دەورە ئەم نەبوونی ئەم دەورە گرنگی خۆیانە بەڕاستی بێگومان گرفتی زۆرمان بۆ دروست بووە لە ئێستادا فەرمانبەرەکانمان ئەو نەسریەی کە هەمانە میلاکاتی ئەنجومەنمان سەرجەمیان بە میوانداری هاتوون فەرمانبەری دیوانی پارێزگان علاوە و قیدەم و تەرفیعیان لەلایەن پارێزگاوە بۆکرێ ئێمە خۆمان دەسەڵاتمانی یەک فەرمانبەر بگوازینەوە ئەو فەرمانبەرانشی کە هەمانە فەرمانبەری پارێزگان یان ئەگەر پارێزگا فەرمانبەرەکانی خۆی باتەوە و نەسرێمان بۆ دابین نەکە ئەنجومەنەکان ناتوانن ئەو تۆزە ئیشەش کە ئیکەن بەردەوام بن ئێستا ژمێریارەکانمان هەمان ژمێریاری پارێزگان و بەدڵنیاییەوە ئەگەر پارێزگا فەرمانبەرەکانی بگێڕێتەوە ئەنجومەنی پارێزگاکان هیچ فەرمانبەرێکیان نییە کە میلاکی خۆیان بێ و تایبەت بێ بە خۆیان بتوانن پلان بۆ خۆیان دابڕێژن سەردەمێک بە یاسای بریمەر کاریانە کرد و بە یاسای 159 ساڵی 1969 کاریان دەکرد ئەوان لەو کاتەدا بودجەی پەرەپێدانی هەرێمەکان هەبوو ئەنجومەنی پارێزگای پێشوو پارەیەکی یەکجار زۆریان لەبەردەسا بوو ساڵانە بودجەی پەرەپێدانی هەرێمەکان 50 ملیار 70 ملیار تا 100 ملیاریش دەسەڵاتیان هەبووە بەڵام ئێستا
جگەلەوەی کە بودجەی پەرەپێدانی هەرێمەکان نەماوە ئەنجومەنی وەزیرانیش ئامادە نییە داهات و بودجەیەک بدا بە ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئەوەی بە پێی ژمارەی دانیشتوان بکرێ بە پرۆژە خەڵکی قەزا و ناحیەکانیش سوودمەند بن لە بودجە و داهات وەک ئەوەی کە لە عێراق دەگوزارێت لە ئێستادا لە 15 پارێزگای عێراق داهاتی 150 کۆی پارێزگاکە دێتەوە لای ئەنجومەنی پارێزگا و ئەوان بە شێوەیەکی دادپەروەرانە دەیکەنە پرۆژە بەڵام ئەنجومەنی وەزیران تەنانەت بودجە و نسلەکەی خۆشمان بۆ دابین ناکە چ جای ئەوەی کە بودجە و میزانی بەشێک لە داهاتی پارێزگا بدات بە ئەنجومەنی پارێزگا و ئەوان سەرفیکەن بەڵێ کێشە و گیر و گرفتی زۆری بۆ دروست کردوین و بۆ ئەوەی لامەرکزیەت پەیڕەو بکرێ پێویستە ڕۆڵی زیاتر بدرێ بە ئەنجومەنی پارێزگاکان و ئەبێ هەڵبژاردننی داهات و ئەنجومەنی قەزا و ناحیەکانیش هەڵبژێرێ بۆ ئەوەی ئیتر ڕۆتین کەم بێتەوە بۆ ئەوەی شەفافیت زیاد بێ بۆ ئەوەی ئەو بڕیارانی کە پێویستە بۆ یەکەیەکی کارگێڕی ئەنجومەنی ئەو یەکە کارگێڕیە خۆی دەری بکە نەک لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاری لێ بدرێت یاخود نەک هاوڵاتیەک لە قەزایەکی دوورە دەستەوە لە قەزای پێنجوێن لە قەزای سەی سادق لە قەزای شارە زورەوە بۆ ئیمزایەک بچێتە ئەنجومەنی وەزیران یاخود بچێ بۆ وەزارەتەکان چەند ڕۆژێک لەوێ بمێنێتەوە مەسرەفی زۆر بکات لە جیاتی بۆ ئەوەی ئیمزایەکی بۆ بکرێت کە ئەمە ڕۆتینێکی زۆر نابەجێ و نامەعقولە ئەگەر ئەنجومەنی وەزیران ئەیەوێ حکوومەتێکی سەرکەوتومان هەبێ ئەیەوێ دادپەروەری بەرجەستە بێ ئەیەوێ بودجە و میزانەی ئەم وڵاتە بە شێوەیەکی بە پێی ژمارەی دانیشتوان هاوڵاتیان سوودی لێ ببینین و دەبێت لامەرکزیەت پەیڕەوکە دەبێت ڕۆڵی زیاتر بدرێ بە ئەنجومەنی پارێزگاکان. ئێمە ئەو کە یاسا دەرکردن لە دەسەڵاتی ئەنجومەنێ دیار ئێمە بڕیار و ڕێنمایی دەرەکەین لە ئەنجومەنەکان لەسەر بنەمای یاسای ژمارە 3 و کوتم 2009 بە شێوەیەک لەگەڵ یاساکانی هەرێم عێراق تێک نەکرێ خۆی بۆ خۆی ئەمە کێشەیە چونکە ئەگەر ئەنجومەنەکان هەیکەلی ئیداری خۆی نەبوو یا هەیکەلی ژمێریاری خۆشی نەبوو کاتە تو محاسبەی خۆت نازانی ئەندامەکانم بۆ نمونە ئەگەر ئەندامێکی ئەنجومەن ئەگەر لە کاتی حاڵێکە ئیفاد بکرێ بۆ شوێنەکەم پێویستە لە پارێزگا موافقی بۆ سیارێک دەربکرێ پێویستە موافقەکەی لە پارێزگا وەربگیرێ سیار بنزینی سیارە مەسروفاتی سیارەوانە خۆی بۆ خۆی ئەمە کێشە و گرفتێکی زۆر ینی بە جۆرە لە جۆرەکان تۆ بێ چاوەڕوانی ئەو کە لە محافظە موافقی ئەمانە وەربگری لە پارێزگا هەرچەند ئەمان کێشە دروست ناکەن لەمڕۆ بەڵام خۆی بۆ خۆی جۆرێک لە ڕێگریای کێشە ئەگەر هەر کاتێک پارێزگا بێوێ ئەوە نەکات تۆ هیچ دەسەڵاتێکی ژمێریاری بەسەریانی ئێمە ئەوەی کە لامانە بۆ نمونە ئەوەی کە ژمارەیەک سیاری کەم ئەوەی من ئەنجومەنی سلێمانی دیارە قسەی لەسەرەکەم کۆمەڵە سیارەی شکاوی کەم کۆمەڵشتی کەم ممتلەکاتی کەمیان کۆمەڵی موظفی کەممان هەیە لە بەردەسا زۆربەی موظفەکانی ئێرە تەنسیب کراون نەک موظفن لێرە تەنسیب کراون لە شوێنانی کە هێنراونەوە ئێرە کاری خۆیانەکەن من بە کوردیەکە و وەکۆڵی کوردی و کورتی ئەمە بڵێن ئەگەر حکوومەتی هەرێم لە ئەسڵا باوەڕی بە حکوومەتی خۆجەیە بێ و باوەڕی بۆ بێ کە ئەنجومەنەکان دەسەڵاتیان هەبێ پێویست ئەم شێوە هەیکەلە ئیداری ژمێریارە بگۆڕێ بەم شێوە نەبێ بە شێوەیەک بێ ئەنجومەنەکان دەسەڵاتیان فراوانتر بێ بودجەی تایبەتی سەر بەخۆی خۆیانیان هەبێ و یەکەی ژمێریاری و کاریگەڕی خۆیانیان بۆ نمونە ئەو بودجەی کە ئێمە بودجەیەک سەرفەکرێن من هەرچەند لە سەرۆکی ئەنجومەنم پرسیوە چەند مانگێکە وەریان نەگرتووە پێویستە لەگەڵ یەکەی ژمێریاری و محاسبەی محافەزە تەصفیە بکرێنێک لەگەڵ ئەنجومەنە کە خۆی بە خۆی بەڕاستی کێشەیە ئەنجومەنی پێشوو دیارە یەکەم جار قۆناغ یەکەم اعتیمادیان کردن سەر یاسای برێمەر کاتی خۆی ئەنجومەنی پارێزەکانی پێدامەزان دوابەدایەوە حکوومەتی هەرێم هاتوو ئەم یاسایە تەقلیز کرد و کورتی کردەوە و پوت بچووکی کردەوە چونکە ئەم یاسا جۆرێک لە دەسەڵاتی پەرلەمان ئەچێت لە پارێزەکانی تری عێراقا بەڵام ئەگەر لە هەرێمی کوردستان پارێزەکان هەمان دەسەڵات بەپێی هەمان یاساکە سەر لە عێراق پێڕەوە کرێمە تێگیران لەگەڵ پەرلەمان دروستەکە پەرلەمان هاتوون ئەم یاسایانە کورت کردەوە پوختیان کردەوە یاخود گوشیویانە ئەوەی کە دەسەڵاتە هەیکەلی و بە قووەتەکانە لیان کردەوە بۆی کە تەنها ئەنجومەنەکان وەکو هەیکەلێک بمێنێ نەکۆکۆی کە دەسەڵات و توانایە بێ سەبارەت بە بودجەی پەرەپێدان دیارە تا 2013 ئەم بودجانە جۆرێک لە بودجەی پارێزگاکان بودجە پەرەپێدانی پارێزەکان بودجەی هەرێم بودجەی پترۆ دۆلار ئەم پارانە بە ملیار و ملیار دلار هاتوۆتە پارێزگا و ئەنجومەن ئیشی ئەسڵی ئەنجومەن خۆی ئەم دوو خاڵەیە یەکەم پلان و پرۆژەکان کە پارێزگا دایانی ئەم وەکڵی تەنسیق عینی لەگەڵا بکات تەزدیقیکە هەرچێکی بەدڵ نەبوو بەڕاوێژ لەگەڵ ئەنجومەن چاکی لەگەڵ پارێزگا چاکی بکە
ئەو دوابەدوای ئەوە چۆنێتی چاودێریکردنی جێبەجێکردنی ئەو پلان و پرۆژە و پارانی کە لە پارێزگایە بەڵام بەداخەوە ئێستا ئەم دوانە هیچ کەمێکیان دەسەڵاتی ئەنجومەنانێ بەڵکو هەر خۆی پرۆژەکانی هەموو پرۆژەکان ڕاگیراون بوجە نییە پارە نییە تەنانەت ئێمە ساڵێک لە سەدان ملیارد دینار و هاتۆتە سەر 2 میلیارد 3 میلیارد دینار ئەوش تەنها بە ڕقم نەکەوەی کە پارۆسی و لەشتیوە هەبێ زۆر جار ئەو پارەش کە هاتۆ ساڵێ لە 2015 بۆ نمونە 2015 کە هاتبوو وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێم خۆی پارەکەشی تەوزیع کردبوو تەنها ئێمە بۆ ئاگاداری ئاگامان لێ بوو. تا ئێستا ئەوەی کە دەسەڵات بۆ نووسراو بووە بە دوواداچوون بووە دانیشتن بووە لەگەڵ لیژنەکانی پەرلەمان و دانیشتن بووە لەگەڵ هەرسێ سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگاکان لەسەر ئەو بابەتە بەداخەوە تا ئێستا شتێکی لێ دروست نەبووە. ئەنجومەنەکان بۆ خۆیان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان بڕیاری لەسەرداوە و ئەنجومەنی پارێزگاکان ینی یەکێکە لە پرۆسە گرنگەکانی دیموکراسی پێم وایە بۆ هەموو کات و ساتێک پێویستە بەڵام مەسەلەن ئەم ڕێگریانە یا ئەم کەم تەرخەمیانەی کە بەرامبەر ئەنجومەنی پارێزگاکانەکرێ من پێم وایە لە جێی خۆی دانیە و پێویست بوو زۆر لەوە زیاتر بۆ ئەنجومەنی پارێزگاکان بکرێت لەبەرەوەی هەموو نوێنەرەکان لە هەموو شار و شارۆچکەکانە ئەندامانی ئەنجومەن زۆر بە ینی زۆر بە خۆبەخشانە کارەکانی خۆیان ئەنجامەدەن و سەرقاڵیشن بە داخوازی و داواکاری هاوڵاتیان بەگشتی و ئاگیان لە هەموو داخوازی داواکاری و هەموو ئاگیان لە هەموو مەعاناتی هاوڵاتیانە لە سەرجەم چین و توێژەکانە بۆیە کۆی کێشەکانە هێننەوە ئەوانی لیژنەکان و ئەندامەکان ئەهێننەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگا و ئێمەش لێرە کاروی پێویستمان لەگەڵ کۆی ئەو یاداشتانەیە کردووە چ لە ڕێی هاوڵاتیان خۆیان هاتوێ و چ لە ڕێی نوێنەرەکانمان لە شار و شارۆچکەکانەوە هاتوێ بەڵام ئەگەر هەیکەلێکی ڕێخستنی خۆمان بۆایەوە بە تایبەتی یەکێکی ژمێریاری سەر بە خۆمانە بووایەوە بە تایبەتی تری ژێگەر سیستەمەکە سیستەمێکی لا مرکزی بێ بە دڵنیایی ئێمە دەستکراوەتر دەبین و توانین خزمەتی باشتر بکەین و توانین کاری هاوڵاتیانی باشتر جێبەجێ بکەین. دایمە ئێمە ڕێگای ئیداری و یاساییمان گرتووە ڕێگەی ئیداری و یاسایی شەوەیە کە تۆ خۆت وەکو ئەنجومەن ئێمە نووسرا و یاداشتەکانی خۆمان بەرز کردوتۆ نردومانە و بەدەر لەوانە لە ساڵی ئەم ساڵی شایمە وەکو ئەمە چەند جارە بیڵێمەوە کە خۆش نیەوە نە چەند بارەیەکەمەوە ئێمە هەرسێ سەرۆکایەتیکەش بە یەک نووسرا و بە واژووی هەرسێ سەرۆکایەتی نردومانێتەوە لەگەڵ ئەوەشە ئێمە 8 مانگە داوامان کردووە هەرسێ سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگاکان تەنها بۆ ئەوەی ینی چاوپێکەوتنیەک دیدارێکمانە بێ لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە تا ئێستا نەکرد دروستنەوە هەر وەڵامیشیان نەداوەتەوە نەکی ئێمە وەڵامی پاکێتی هەرسێ ئەنجومەنەکە و نوێنەراتی پارێزگای هەڵبجەشیان نەداوینێتەوە کەەوە 8 مانگ تێپەڕ 8 مانگ و ئەمڕۆ 8 مانگ و 12 ڕۆژ تێپەڕیوە بەسەر ئەو یاداشتێک کە ئێمە داوامانێتە ئەنجومەنی وەزیران بە دڵنیایی ئەنجومەنی وەزیران وەکو پێویست گرنگی نادا بە ئەنجومەنی پارێزگاکان و ئەو کەم و کوڕیانەی کە لە ئەنجومەنی پارێزگاکان هەیە کە لەلایەن بڵێن بە تایبەتی بۆ هەیکەلی ڕێخستن و ژمێرەی بە دڵنیایی کەم تەرخێمەکەی ئەنجومەنی وەزیران وەزارەتی داراییە حکوومەتی هەرێم و پەرلەمان خۆیان ئەم یاسایانداناوە خۆیان هەموو ڕێکارەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و کۆمیسیۆن و ئەمانە هەموو ڕێکارەکانیان ینی بڕیاریان داوە لەسەرم شێوە هەڵبژاردنە بۆیە ئێمە ئەوان بیکەنیانیکەن ئێمە کاری خۆمان ڕناگرین و بەردەوام بین لەسەر کارەکانی خۆمان بۆ خزمەتکردنی کۆی هاوڵاتیان و کۆی سێکتەرەکانی خزمەتگوزاری لە کۆی شار و شارۆچکەکانی ژێر سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بۆیە من پێم وایە ئێمە هەر بەردەوامە بین لە جەختکردنەوە و داواکاری لەسەر و بابەتانە. ئەکید دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان وەگوتم لە کاتی خۆی کە برێمەر داینا لە 2004 بە یاسای ژمارە 70 کە ئەمرێکی دەرکرد لە عێراقا ئەم ئەنجومەنی پارێزگانەی دروست کرد هەتا ئەنجومەنی ناحێ و قەزاکان هەتا ئێستا کە دروست نەبوونە بە پێی یاساکە وجودیان هەیە هەتا ئێستا ئەنجومەنی قەزا و ناحێمان نییە. ئەمە کارێکی وای کردووە کە دەسەڵاتی ڕاپەڕاندن بە بەدیلی خۆیانی بزان بەڕاستی چکە تا لە یاساکە ئاماژەی بۆ داوە کە وەزیرە هەر وەزیرێک ئەتوانێ وەزیر ئەتوانێت بەتایبەت وەزیری ناوخۆ ئەتوانێت بەشێک لە دەسەڵاتەکانی ڕابسپێرێ بە محافظ یعنی بۆ نمونە کە ناونراوە ئەمانە جیهەی مەسەلەن هینن حکوومەتی خۆجیین بەشێک لە ئیش و کارەکانی حکوومەت ئەکەن لە پارێزگاکەدا بۆیە حکوومەت هەمیشە بەو چاوە سەیرەکە کامانە بە دیلی ئەو بن
و هەروەها تا ڕادەیەک ڕکابەری ئەو بن بە زیادیان نەزانێ و بە سەرباریان نەزانێ و هەروەها کاریشی لەسەر ئەمە کردووە جا چ بە ئەنقەز بێ یا بە ئەنقەز نەبێ کار لەسەر ئەوە کراوە کە ئەو دەسەڵاتانیان وەکو پێویست بەرجەستە نەکەن و هەروەها ئیشی لەسەر نەکەن و هەروەها نەبینن وە گوتیشم ئەمە هەمووی پێچەوانی یاسایە پێچەوانی ئەو پەیڕەوی ناوخۆیەکە خۆیان لەسەری ئەڕۆن و هەروەها پێچەوانەی نیظامی عامی وڵاتی ئێمەیشە وڵاتی عێراق و کوردستانیشە چونکە مانە ئەنجومەنانە دروست کراون و احترام و ڕێزێکی تایبەتیان بۆ دانراوە بە پێی دەستوریش واتە بنەمایەکی دەستوریشیان هەیە لە هەمان کاتە ئەوە نییە تەنها بڵێن بە ئەمرێک دروست کرابێتن بە یاسا دروست کراون و هەروەها لە جێبەجێکردنی کارەکانیشانە بە هەمان شێوە صفەتی ئیستیقلالیەتیان پێبەخشراوە بەڵام حکوومەت بە هەموو شێوەیەک لەگەڵ ئەم ئیستیقلالی ئەمان نەبووە تا ئێستا ئەوە توانین لە خۆیان پرسیار بکەین لە بەڕێزان سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بەڵام بە ئەکیدی من خۆم بم لەوانەیە ئەوە قوبوڵ ناکەم و جەنابەت بی لەوانەیە ئەوە قوبوڵ نەکەی و کەسێکی تر بلەوانەیە ئەوە قوبوڵ نەکە بەڵام ئەوەندەی ئاگاداریشم بەڕاستی ئەوان لە جێی خوان و کارە لەسەر ئەمە کردووە و ئیشان لەسەر ئەوە کردووە کە بە هەر شێوەیەک بە لە شێوەکان پرۆژیان تەقدیم کردووە و بەداداچوونیان کردووە تۆ تەماشا بکە بۆ لا مەرکەزیەت ئەو پرۆژەی تەقدیمیان کردووە هەروەها بۆ ئەو مەسئلەی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو قەرزانەی کە هەیەی لە پاشەکەوتی موچەی فەرمانبەران وەریگرێتەوە کو حکومت بە دواداچوونی کرد یعنی حکومت جوابی وەڵامی دانەوە وەڵامی هەتا ئێستا نەدانەوە و هەروها وەڵامەکەشی بە نەرێنی بوو دواتر کە بۆمان دەرکەوت وەڵامەکەی بە نەرێنی بوو و هیچ حسابێکی بۆ ئەو دەنگارە نەکرد کە لە ئەنجومەنی پارێزگاوە کراون ئێمە بەردەوام تکرارەکەینەوە چەند جارێک سەرۆکی هەرسێ ئەنجومەنەکە سەرۆکی حکوومەتیان دیوە جێگری سەرۆکی حکوومەتیان دیوە و شاندی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕۆشتۆ بۆ وەزارەتی دارایی ڕۆشتون بۆ ئەنجومەنی وەزیران هیچ مبەڕیڕێکیان نییە تەنها ئینکاری تەنها نایانەوێت دەسەڵاتی لامەرکەزی پەیڕەوکەن نایانەوێت ڕۆڵ و دەسەڵاتی زیاتر بدەن بە ئەنجومەنی پارێزگاکان هیچ مبەڕیڕێکیان نییە ئێمە چەندین جار داوامان کردووە و داوامان کردووە لە لیژنەی یاسایی خۆمان بتوانین پرۆژەیەک حازر بکەین ئەگەر بکرێ بەردەوام بن لەسەر دابین نەکردنی پێداویستیەکانمان ئەوە ناچارە بین سکاڵا لەسەر ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی تۆمار بکەین چاوەڕێمان کردووە بە بیانووی جۆرا و جۆر جێبەجێی دەکەین پەلەمەکەن ماویەتی بۆ هەرسێ ئەنجومەنەکە دەکەن کۆمەڵی مبەڕیری نامەعقول دێننەوە بەڵام کە تا ئێستا نەیان کردووە هیچ ئومێدێکی خێریان لێ بەدی ناکرێت ئەنجومەنی پارێزگاکان بەردەوامە بێت و دوای ئێمەش خولیکە دێت لەبەرەوە هەر پێداویست یەک دابین بکرێ بۆ داهاتوش هەر سوودی لێ دەبینرێت ئێمە لە کۆبنەوەی فەرمی ئەنجومەنە هەر پێش دەست بەکاربوونی ئەم خولەی ئەنجومەن بەڕەسمی پەیڕەوێکمان نووسیوەوە هەروە هەیکەلێکی ئیداریشمان بۆ ئەنجومەنی خۆمان دیاری کرەوە لەو کاتەوە نزیکەی 3 ساڵە ناردومانە بۆ ئەنجومەنی وەزیران تا ئێستا وەڵامی فەرمانی وزاریەکی بەڕاستی ئەنجومەنەکانش محکومن بۆ وەزع سیاسی لە هەرێمی کوردستانە ئێمە بەدەرنی لە وەزع سیاسیەکە و محکومین بۆ وەزع سیاسیەکە دیارە سەرۆکایەتی ئەنجومەنیش لە فترێک لە فترەکان سەرۆکایەتی ئەنجومەن بینی باش نەبووە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە سەراحەت پەیوەندی بۆ وەزع سیاسیەکەوە هەبووە و ئێستاش کە سەرۆکایەتی ئەنجومەنی تازە بڵێن ئەو دوای لەوە نزیکی ساڵەکە من ئاگام لێت 2-3 جارێک متابعیان کردەوە بەڵام نەگەشتونەتە نەتیجەیەکی ڕوون ئەچکە ئەمە پەیوەندی تەنها بە سلێمانی شۆ نیە پەیوەندی بە هەولێر دووەکی شوێ بە هەمان کات یاساکە ئەڵێ ئەبێ ئەنجومەنەکان هەیکەلی ئیداری و ژمێریاری خۆیانیان هەبێ بەڵام ئەمە پێویستی بە بڕیاری وەزارەتێ بە بۆچوونی من بەمە شخصی خۆم بوونی ئەنجومەنەکان بەم کەیفیەت و شێوەی ئێستا زیاد یعنی هیچ ضرور نییە دەورەیەکی ترە ئەنجومەنانە بەم شێوە بەردەوام بن تەنها زیادەیەکە و هیچ کاریگەرییان لەسەر هەیکەلی ئیداری و کاریگەڕی پارێزگاکان بە هیچ شێوەیەک نییە بەم شێوەی ئێستا بەم دەسەڵاتی ئێستاییوە و من تەسەوڕم وایە حکوومەتی هەرێمیش بەو ئاقارە هەنگاوانێ چونکە من تەوەقوعی ئەوەکەم کە لە خولەکانی داهاتوو ئەنجومەنی پارێزگاکان بە جۆرە لە جۆرەکان لەوانەیە نەمێنێ من نازانم هەدەفەکە ئەوە بیانە بەڵام ئەمە پێویستە حکومەت جوابی ئەمە باتەوە تاوان من ناتوانم باتی حکومەت قسە بکەم بەڵام من بە بۆچوونی خۆم بەفەوەی کە خۆم لێ تێگەم زۆرتر بەرە ئەو ئاقارەیە